لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بێ خۆشحاڵمە ئێوارێش گەرماوگەرمتان پێشکەش دەکەم لە دوای ئەو بارودۆخەی خۆپیشاندان دروستی دەکات ئەو لەوێت بۆ هێورکردنەوە و ئارامکردنەوە و دەسەبەرکردنی ئاسایش و ڕەخساندنی کەشێکی لەبارە بۆ ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەر بۆیە ئەرکی ئارامکردنەوەی ئەو بارودۆخە دەکەوێتە سەر هێزە سیاسیەکان لە هەمان کاتیشدا هێزەکانی ناوخۆ لا گەرماوگەرمێم ئێوارێدا قسە لەسەر دەستەبەرکردنی ئارامی و ئاسایش لە دوای خۆپیشاندان دەکەین لا ستۆدیۆ بەڕێز سابیر عومەر وەکو چاودێری سیاسی لەگەڵمدایە بەخێربێت لە هەولێرەوە بەڕێز دەلیل جەمال ڕۆژنامەنووس بەڕێزشت بەخێربێ لا ڕانیەوە بەڕێز محەممەد ناوەندی چاودێری سیاسیە لەگەڵمدایە جەنابیشت بەخێر بێرەوە بەڕێز حەسەن عەلی وەک چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمدایە جەنابیشت بەخێربێت. بەڕێز سابیر لای جەنابتەوە دەست پێ دەکەم ئەین لەگەڵ و بارودۆخی کە لە سلێمانی خۆپیشاندان دروستی کرد ئێستا هەست بەوە دەکرێت کە سلێمانی ئارامی بەخۆی و ببینێت و بەرەو ئارامی بڕوات. سەرەتا زۆر سپاسی کەناڵەکان و سپاسی بینەران و بیسەرانتانەکەم دیارە پێم خۆشە پێشەشی باز لەوە بکەین کە خۆپیشاندان جیا بکەینەوە لە کاری تێکدەرانە خۆپیشاندان مافیڕەوای هەموو تاکیکی کۆمەلگایە هەموو چوون و توێژێکە بەبێ ئەو مافی خۆی یاخۆ مەسەڵە هەست بە غەدرێ بکە مافی ڕەوای خۆیەتی خۆپیشاندان بکە سەرەتا دیارە ئەوە لە هەفتەی ڕابردوودا لە چەند ڕۆژە ڕابردوودا پشێویەک و نائارامیە کەوتە ئەو منتیقەی دەوروبەری سلێمانی و گەرمیان و ئەتوانین بڵێ ئەو منتیقەیە کە ئێشێتی تیا حکومڕان و باڵەدەستا بۆیە خۆپیشاندانەکە واقعیتێک هەیە بۆ خۆپیشاندان لەبەر نەبوونی موچە دواکەوتنی موچە و بژێوی خەڵکو و کەمی خزمەت گوزاری و ئەو بارودۆخی کە سەرما هاتووە بەهۆی سوتەمەنی و کارەبا و کۆمەڵەشت هەیە واقعیتی تیا کە خەڵک داوای بکە واجبە لەسەر دەسەڵات و لەسەر حکومت و حکومڕانیش دابینی بکات یاخود لانی کەمی دابین بکات بۆیە ئەتوانین بڵێن زەمینە سازی هەیە بۆ خۆپیشاندان زەمینە سازی هەیە بۆ ئەوکی خەڵک داوای مافەڕەوەکانی خۆیان بکە بەڵام بەداخەوە هەمیشە لە ناو خۆپیشاندەرەکانە دواتر خەڵکی تری تێکەوت و بەڵگەشت بۆ ئەمە لە دروشمەکانە دیار بوو مەسەلا کەمتر ڕۆشتن بەلای داواکردنی موچەیە داواکردنی کارەبایە خزمەت گوزاریە چاکردنی ڕێگاوبان و هەموو ئەو شتانی کە لەسەر حکومەتە جێبەجکە بۆ هاوڵاتیان لە دروشمەکانیان دەرکەوت کە داوەشتی ترەکرێ و لە کۆمەلگای شەرقیشە هەمیشە وایە بەداخەوە لە وڵاتانی شەرقیە لە هەر جێگەیەک هاوڵاتیان داوای مافی خۆیان کرد خەڵکی تری تێکەوێ مەسەلا دەستی دەرەشی تێکەوێ دەستی خەڵکی هەلپەرستی تێکەوێ ئەگە سێریکەن لە خۆپیشاندانەکانە لە هەموو جێگەکان من لە دووسێ شوێن خۆم بینی و لە نزیک بووم لەوێ خۆپیشاندانەکان مەسەلا 200 کەس بۆ 500 کەس بووە بەڵام کاتێک کە ئەچوون نزیکی بارەگایەکە بوونەوە وەجبێکی کەم ئەچوو عملی تێکدەرانەیە کرد یعنی ئەتوانی بڵێ لە ناو 500 کەسە 15 بۆ 20 کەسە بوون کە بەلاڕێیانە ئەبرد و بارودۆخەکان بەرەوە برد من دڵنیام ئەگەر ئەو شتانی تێنەکەوتە ئەو مەوزوعی وێران کاری سوتەی تێنەکەوتە ڕەنگە ئامانجی خۆپیشاندەران باشتر ئەهدافی خۆی پێکایە و باشتر ئەم شارە بکەوتە ئێستا لە پارێزگای کۆکو سلێمانی هەست بە گەڕانەوەی ئارامی دەکرێت بۆ ژیانی کۆمەڵایەتی خەڵک بەڵێ هەر ئەمڕۆ لە ناو بازار ڕاگەسێکتە دوێ نێو پێرە بازار حرەکەی نەمابوو جوڵی نەمابوو زۆربی دوکانەکان داخرابوون بەڵام ئەمڕۆ قەرەباڵقێکی زۆر بوو بەتابەتی کە لە ئێستا موچە ئەدرێت دوکان و بازارەکان خەرەباڵقی تێکەوتو بوو فرۆشتن و کڕین و هات و چۆ و سەرجادەکان خەرەباڵقی زۆر باشی تێک بوو ئارامی دڵخۆشی بەدەمشاویست هەوڵاتیانەوە ئەبیندرا و هێزەکانی ناوخۆ و هێزە چەکدارەکان هەمویان لە حاڵەتی ئیسراحەت و ئارامی ئەو تەوەتورەی کە دوێنێ ئەدبینی لە سەرجادەکان بێگومان ئەمڕۆ وەزێکی جوانتر و مەدەنیانەتر لە سەرجادەکان ئەبیندرا زۆر باشە بەڕێز محەممەد ناوەندی چاودێری سیاسی کە لە ڕانیەوە لەگەڵم دای حەزەکەم سەرنجی تۆش بزانم لەسەرەوەی کە ئایا ئێستا ئارامی گەڕاوەتەوە بۆ دەڤەری ڕاپەڕین و بە دیاریکراویش ڕانیە لە دوایەوەی کە ئەو خۆپیشاندانە جۆرێک لە پشێوی دروست کردبوو ئێوارە باش ئێوارەی بینەرانی سەتەلایتی گەلی کوردستانیش بار زۆر سپاس بارودۆخی دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی باش ئارام بۆتەوە بەڵێ شەقامەکانی ئاوادان بوونەتەوە خەڵکی گەڕونەتەوە سەرکاری خۆیان و دەست بە ژیانی ئاسایی کراوەتەوە بەڵام هێشتا ئاکرێ بڵێن ئاسەواری خۆپیشاندانەکان و ئەو هەڵچوونەی خەڵک بە شەقام و بەناو بازار و بە خەڵکەوە دیارە ئەو لە دەڤەری ڕانیە و ڕاپەڕین ئێستاش هەر خۆپیشاندان بەردەوامی هەیە یاخود ژیان بە تەواوەتی ئاسایی بۆتەوە
نەخر خۆپیشاندان نەماوە ژیان بە تەواوی ئاسایی بۆتەوە بەڵام بە سروشتی کارەکەوایە دوای هەموو ئاڵۆزەیەک لەبەرەوەی ئەو خۆپیشاندانە بەداخەوە ینی ئاقاری خۆپیشاندانەکان بەلاڕێدا برابوو کۆمەڵێک کاری ناتەندروست ڕوویاندا کۆمەڵێک ئەتوانن بەڵام کاری ژێرە شێوێنی کەوتە ناو خۆپیشاندانەکان و تێکەڵ چێشکران لەبەرەوە ئاسەواری لە ناو شار بەجێماوە بەشێک لە خۆپیشاندارەکان هەندێک کاری تێکدەرانەیان کرد ترافیک لایت و هەندێک کە ئەو پێداویستەکانی ناو شاریان تووشی شکان و لە ناوبردن و خراپکردن کردن ئەو ئاساوارانە بە دڵنیایی کاتیانەوێ بە تاکو و چاکە بنەوە بەڵام لەڕووی ئارامی و ئاسایشەوە توانن بەڵێ شەقامەکان و ناو شار و بازار بە تەواوی ئارام بۆتەوە و خەڵک بە گشتی ئەیانەوێت ئەو جۆرە خۆپیشاندانانە کە ئاقاری کۆتاییانیان با بڵێن لە کۆتایی لێ بەرەو ئاژاوە و بەرەو تێکچوونی شیرازەی شارە چەند نەمێنن خەڵک لەگەڵ ئەو جۆرە خۆپیشاندانە نییە خۆپیشاندان حاڵەتێکی ئاساییە مافێکی ڕەوای هاوڵاتیانە و ئەکرێ هەت چینەیەک توێژەیەک یان گشت کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر بارودۆخێکی سیاسی یان لەسەر بارودۆخێکی دارایی و ئابووری یان لەسەر تێکچوونی ژیان و گوزران یان خۆپیشاندان بکەن بەڵام بە شێوەیەکی شارستانیانە ڕای خۆیان دەربڕێن و هەڵوێستی خۆیان دەرببڕن بەڵام کاتێک خۆپیشاندانەکان ئاراستەی جیاواز وەرەگرن بە دڵنیایی خەڵک لە پشتیوانە بێوەنیگەرانە بنوە پشتیوانیان لێ ناکەن هەرەوەشەوە کار بوو لە دەبەری ڕاپەڕین خەڵک پشتیوانی لە خۆپیشاندانەکان نەکرد دەتوانم بڵێم تێکەڵ چێشیەک دروست بوو لە نێوان خۆپیشاندەرە ڕاستەقینەکان و ئەجندای شاراوە لە پشت خۆپیشاندانەکان کە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بینیمان و بەڕاشکاوی و بەڕوونی دەرکەوت لەناو خۆپیشاندانەکانی دەبەری ڕاپەڕین بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە لە دەبەری ڕاپەڕین نە هیچ کەسێک خوا نەخواستە کوژرا و نە هیچ کەسێک بریندار بوو بە فیشەکی هێزەکانی ئاسایش و پۆلیس و نە هیچ کەسێک ڕوبەڕووی ئەشکنجەی قورس و لێدان و تێ هەڵدانی دەستی هێزەکانی پۆلیس و ئاسایش بۆتەوە دیارە ڕووداوی بچوک بچوک لێرە لەوێ هەڕوەدەن بەڵام خۆشبەختانە شار ئارام بۆتەوە و ئارامی بۆ ناو شەقامەکانی شارگەڕاوە بەڵێ لەگەڵەوەی کاڵێ ئارامی گەڕاوەتەوە باس لە ئاسەواری خۆپیشاندانەکانیش دەکەی هەنی بەرز محەممەد ئەو ئاسەواری کە خۆپیشاندانەکان دروستیان کردووە کاریگەری لەسەر ژیانی کۆمەڵاتی دروست کردووە لەوێ بەدڵنیایی ینی ئەنجامی ئەو بەریەکەوتنانەی لە نێوان هاوڵاتیان لە نێوان ئەو گەنجولاوە تازانی کە دێنە سەر شەقامەکان و لە شێوازی خۆپیشاندان شارەزانین یان ئەیانەوێتن هەست و نستی خۆیان بە شێوەیەکی توندوتیش دەرببڕێن بەریەکەوتن لەگەڵ هێزەکانی پاراستنی ئاسایشی ناوشار و تا پۆلیس و ئاسایش لەگەڵ ئەو گەنجانە بەریەکەوتن دروستە بێوانە خاوەن کەسوکارن و باب و دایک و خوشک و براو لە 2000دا کەسوکاریان هەن زۆر جار گلەیەکەن زۆر جار دێن سکاڵاکەن و ئەگەر بە وریایی مامەڵە لەگەڵ کەیسەکان نەکرێت بە دڵنیایی لە 2000دا چێشەی کۆمەڵایەتیشی بەدواوە ئەبێ بەڵام ئەوی زی دڵخۆشە لە دەبەری ڕاپەڕین هێزەکانی پۆلیس و ئاسایی زۆر جوامێرانە مامەڵەیان لەگەڵ کەیسەکان کردووە و هەرچەندە هەندێک کە ژمارەیەکی زۆر کەمن لە گەنجەکان پەنایان بدۆتە بەر دەربڕینی بیرروڕای خۆیان لە خۆپیشاندەکان بە شێوازی توندوتیژ و زیانیان لە کەرتی دەوڵەتی داوا و لە هەندێک شوێن زیانیان لە کەرتی تایبەتیش داوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە هیچ زۆرێک هیچ هاوڵاتیەک هیچ گەنجێک هیچ لاوەیەک بەدەست هێزانامنیەکان نەکوژراوە یان نەکەوتۆتە بەر لێدانی سەخت و قورس بەڵێ هەندێکیان دەژیر کران و بۆەوە دەژیر کراون بپارێزرێن یان دوورخنەوە لە شار ئاژاوە و پشەوی لە ناوشار لا ببرێژیان و ئاسایشی خەڵک بپارێزرێ بەڵام دەدا بە دڵنیایی کاریگەریانە بێت وە دەبێ بەوریایی مامەڵیان لەگەڵ بکرێ بۆ ئەوەی دایک و باوکی ئەو لاوە تازە خوێنگەرمانەی کە بە هۆکاری جیاجیا ئەچن توندوتیژی ئەنجامەدەن تێبگەندرێن لەوەی کە ئەم شێوازی دەربڕینەی ئەو لاوانە دروست نییە و یاسایی نییە لە 2000 لە ڕوبەڕووی لێکۆڵینەوەی یاسایی ئەبنەوە بەڵێ بەڕێز دەلیل جەمال ڕۆژنامەنووس کە هەلا هەولێر و لەگەڵماندای سواز بۆ تۆش چۆن وا دەکرێت لەم قۆناغەدا ئەولەویەت بۆ ئارامی و هێورکردنەوەی هەرێمی کوردستان بێت سپاس بۆیەوە و بۆ بینەران و میوانە بەڕێزەکانیش سپاس دیارە بۆ خۆتانە زانن خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان هۆکاری خۆی هەبووە و هۆکارەکان دیارن و ئەو هۆکارانە ژوایان کردووە کە دەرەنجام هەرێمی کوردستان بکەوێتە قۆناغێکەوە کە هەم بەداخەوە قوربانی لێ بکەوێتەوە هەم زەرەر و زیانێکی زۆر بە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت لایەنە سیاسیەکانیش بکەوێت ئەمە هەم مەسجێکە لەلایەن هاوڵاتی و نیشتیمانی ئەم کوردستانەوە دیارە هۆکارەکانیش ئەوەیە کە بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە زۆر خراپە ژیانی هاوڵاتی زۆر خراپە و ئەوانەی پیانەوە تێ فەرمانبەر و کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستان
ژیانیان لەسەر ئەو موچەیە کە لە بەرامبەر ئەرکێکا جێبەجێەکەن و فەرمانبەرانی حکوومەت هەرێمی کوردستان ئەرکەکانیان جێبەجێەکەن و لە بەرامبەر مافێکیانەیە مافەکەیان وەک پێویست پێ نادرێت و پێیان نادرێت و دنیاە کێشەی دیکە کە مەسلەی چاکسازیە کە دروشمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و لایەنە سیاسیەکان لەسەری ڕێککەوتون بە تایبەتی ئەوانەی کە لە حکوومەتدا بەشدارن کە هەوڵی جددی بدرێ بۆ چاکسازی و خۆتان نەزانن چاکسازیش بە پێی پێویست هەنگاوی بۆ نەنراوە و جێبەجێ نەکراوە و خەڵک بەرهەمەکەی نەبینیوە ئەمەش حتمما لەمپەر و گرفتی خۆی هەیە و خەڵک تروسکایەک چوزانم ئومێدێکی بەوە نەماوە کە چاکسازی ڕیشەیی بکرێ و بار و ژیانی خەڵک چاک بکرێتەوە ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەداخەوە ئێستا لەم چەند ڕۆژەیە ڕۆشنی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا تروسکایەک هەیە وەڵام خەڵک لەبەرەوەی پێشتری چەندین ڕێککەوتن لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدایە کرا و دەرەنجامەکەی ئەوە بووە کە وەک پێویست جێبەجێ نەکرا و خەڵکی هەرێمی کوردستانیش باجەکەی داوە بۆیە خەڵک ترسی لەوە هەیە کە ڕێککەوتنەکان لە نێوان بەغدایە نەگەنە دەرەنجام و خەڵک بەرهەمەکەی نەبینێ ئەم کێشە خۆتان نەزانن نەبوونی هەلی کارە داڕمانی وەبەرهێنان و پرۆژە و کارە ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە خەڵک لە ڕێی خۆپیشاندانەوە پەیامەکانی بە حکوومەت بگەێنێت ئەمە شتێک نییە لە سەری هەڕەمەکەی حکوومەتەوە تا خوارەوە و بەلایەنە سیاسیەکان هەمویان هەمومان کۆکین لەسەرەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە وەزعی خراپە و خەڵک ژیانی خراپە فەرمانبەر وەزعی زۆر خراپە و بەشێکی زۆری دام و دەستگاکانی حکوومەت پەکیان کەوتووە پرۆسەی پەروەردە لە پاشەکشایە خوێندنی باڵا تا ئێستا هەم بەهۆی کۆرۆناوە هەم بەهۆی داڕمانی ئابووریمان و نەبوونی موچە بۆ مامۆستا و فەرمانبەران بەرەزەلیلانیکەواتە ئێمە نابێتەکان بە دیوەی ببینین لەسەر ینی هێورکردنەوەی دۆخەکە بوو ئێستا کە خۆپیشاندانەکان کۆتاییان هاتووە بەتایبەت لە پارێزگای سلێمانی چۆن وا دەکرێت ئەو لەویات بۆ ئارامی و دەستەبەرکردنی ئاسایش بێت بڵێ هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لایەنە سیاسیەکانی شوم خەڵکی کوردستان و شارعی کوردی و لایەنە سیاسیەکانیش هەمووی دەزانن کە بۆ هێوەرکردنەوەی بەردەستکردنی ئارامی بۆ شار و شارچکانی هەرێمی کوردستان وابەستەیە بە خۆشگوزەرانی جموجۆڵی ئابووری موچە و قوتی فەرمانبەران بەمانەوە بەسراوەتەوە و بەڕاستی کارکردن بۆ چاکسازی ڕیشەیی کە دروشمی ئەم کابینەیە و دەستبردن بۆ هەموو ئەو مەلەفانەی کە تێوەگلاون بە گەندەڵیەوە سربەستکردنی دادگا و بە یاساگەاندنی ئەوانەی کە بە گەندەڵیەوە تێوەگلاون بڕینەوەی و دەستانەی کە بوونەتە هۆکاری ئەوەی کە گەندەڵیەکی زۆر لە وڵاتەیە هەبێت و شەفافی لە داهاتە لە نەوتە ئەمانە وا بکرێت کە خەڵک بەرهەمەکەی ببینێت ئەمانە واکەن کە ئارامی بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە پەیامی خۆپیشاندەر و پەیامی منێک لێرە و پەیامی مامۆستایەک و پەیامی ئەوانەش کە لە حکوومەتان هەمومان دەزانین کە پەیامەکە ئەوەیە کە بارودۆخی خەڵک خراپە وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە خراپە دەبێت چارەسەری ڕیشەیی بکرێت دەبێت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ڕێککەوتنێکی استراتیژی باش بکرێت پێویستە نوێنەرانمان لە بەغدا ئەولەوێتیان پێ بدرێت و بتوانین هیچنا لە ساڵی 2021دا کە پێدەنێنە ساڵی 2021 خەڵک بەرهەمی چاکسازی ببینێت بەرهەمی ڕێککەوتنەکانی لەگەڵ بەغدایە ببینێت ئەمەی ئێمەڵین ئێمە
دڵسۆزیمان بۆ ئەم هەرێمە بۆ ئەم قەوارە ئەوەیە کە زۆر باشە هەر دۆخەکە بەم جۆرە بڕوات و سێ مانگ جارێک موچە بدرێت خۆ ئەوە ئێسش خۆپشاندانەکان کۆتاییان هات ئارامی گەڕایەوە. زۆر باشە بەڕێز حەسەن عەلی چارەسەر ناکرێ و دووبارە خۆپشاندان ڕوودەداتەوە. بەڵێ بەڕێز حەسەن عەلی چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵم دای سپاس بۆ جەنابیشت. ئارامی هەرێمی کوردستان بەستراوەتەوە بە ئارامی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە. ئەنی پرسیارەکە ئەوەیە لەو ناوچانە چۆن دەتوانرێت ئارامی و ئاسایش دەستەبەر بکرێت وەک بەشێک لە هەرێمی وەک بەشێک لە کوردستان ببوورە. بەڵێ بەڕێز حەسەن دەنگی ناگاتە لای ئێمە. بەڕێز سابیر با لەسەر ئەرکی هێزە سیاسەکان قسێ بکەین. ئانی لەم قۆناغەدا کە خۆپیشاندانەکان وردە وردە کۆتاییان دێت ئەرکی هێزە سیاسەکان چۆن نەبێت ئاڕاستە بکرێت بۆی کە بتوانن ئەولەویەت بۆ ئارامی و ئاسایش بێت. دەستخۆش دیارە ئەو شتە ئەوەی پرسیارێکی جەوهەری و مەوزوعیە چکە بەڕاستی ڕاستە شار ئارام بۆتەوە بە یەکێک لە هۆکارەکان یەکی لە هۆکارانی کەم ئارامیت دروست بۆ لەم ڕۆ دوێنەیە ئەوەیە کە ئەو مفۆزات و دانوستانەی لایەنە سیاسەکان هەم لە کوردستان و هەم لە بەغدا پێشکەوتنیەکی بەخۆی بینیوە ئەمە وای کردووە خۆپیشاندارە حەقیقیەکان کە داواکاریان بژی و ژیانی خەڵکە چاوەڕانیەکیان لە بەردەما بەشێک لە هۆکاری ئارامێکە ئەوەیە چکە من دڵنیام ئەگەر ئەم بابەتە نەگاتە بنبەست و کۆتایی پێنەیە خۆپیشاندان دەست پێکات و چکە خەڵک ئیتر لەوە زیاتر سەقفی چاوەڕانیەکەی کۆتایی پێدێ بۆیە لایەنە سیاسیەکان واجبە لە سەریان بە تەواوی دەسەڵاتەوە بە تەواوی دەسەڵاتەوە بتوانێن فۆزاتەکانیان دانوستەکان لەگەڵ حکوومەتی عێراقی یەکلا بکەنەوە چکە خۆمە هەمووتان زانن کۆتایی ساڵە لە کۆتایی ساڵە میزانی ساڵی داهاتوو دیارێکرێ ئەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان توانی بێتان میزانیە و بودجێ هەرێمی کوردستان بە موچە و بە ئیستیسمارەوە جێبکەنەوە لە داهاتوە بۆ ساڵی داهاتوو بۆ ساڵی ئایندا ئەگەر ئەمە نەکرن بێگومان خۆپیشاندەرەکان دەست پێکەوە لە هەرێمی کوردستان ئەبێت چاکسازی جددی چاکسازی بەو شێ ناکە هەر بیڵێن چاکسازی لە داهاتی هەرێم بکرێت یعنی داهاتی هەرێم بۆ تا شتێکی واقعی لای خەڵک کە داهات هەیە و نازانین بۆ کوێ ڕوە ئەبێ ئەم داهاتە چاکسازی تەواوی تیا بکرێ وە سەرفیاتی هەرێمی کوردستانیش بەڕاستی چاکسازی بنەڕەتی تیا بکرێ بۆ ئەوەی ئەو داهاتە بتوانانی ژیانی خەڵکی پێچاکەی بتوانانی موچەی پێدابینکەی و هەمووشمان گەشتینەوە قەناعاتە و هەموو فەرمانبەران و هەموو خەڵک گەشتەوە قەناعاتە کە حکوومەتی عێراقی متمانەی بە حکوومەتی هەرێم نەماوە بۆیە ناتوانێت ئەو میزانیە بنێرە یا مەسەلە بتوانێت ڕێکەوتنیەکی کۆتایی سەرتاسەری بنەڕەتی بۆ ساڵی داهاتوو خۆ لە میزانەی عێراق جێ بگرێتەوە بگا بە ئەنجام بۆیە لایەنە سیاسیەکان ئەرکی سەرەکیان ئەوەیە کە بەو پەڕی جددیاتەوە ئەم چاکسازی لە داهات بکەن ئەم لە خەرجی بکەن و هەمیش بتوان ئەو دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی یەکلا بکەنەوە ئایا ئێمە شەریکین لەگەڵ حکوومەتی عێراقی یاخود خۆتان پێ بەڕێسابی زیاترمە بەسەکەی منەوە بوو لە سلێمانی لانکەی لە دایکبوونی کۆمەڵە حیزبی سیاسیە ئانی چۆن ئەم حیزبە سیاسیانە ئەم هێزە سیاسیانە کە لە پارێزگایکی وەکو سلێمانیە چۆن ئەتوانن پێکەوە هەماهنگ بن بۆی کە بارودۆخی نەخوازراوی دیکە کە لە دەرەنجامی خۆپیشاندانەکان کەوتەوە دروست نەبێتەوە بێگومان لایەنە سیاسیەکان ئەرکی سەرکیان لەسەرە ئەو خەڵکانی کە خۆپیشاندانەکەی زۆربەر زۆنی گەسێرکەیت و متابعە و ببیتەوتیا زۆربیان سەر بە لایەنە سیاسیەکانی هەرێم بوون یاخۆ لایەنە سیاسیەکانی شاری سلێمانی دەوروبەری بوون یعنی مەسەلە جیاوازیەکی گەورەت نەیبینی لە بۆی کە ئەمە سەر بە چ لایەنێکە بۆیە لایەنە سیاسیەکان ئەرکیانە مەسەلە ڕوونکردنەوە بن لە ڕووی ڕاگەاندەکانەوە بەڵام لە لایەنە سیاسیەکانیش ئەرکیانە دیفاع لە داوای خەڵک بکەن لایەنە سیاسیەکانیش ئەرکیانە دیفاع لە داوای خەڵک بکەن تۆ ناتوانانی خەڵک بۆ سێنێگەر نتوانانی بێ مافەکانی بۆ دابین بکەیت مەسەلە خۆپیشاندانەکانی بەر لە ئێستا مامۆستایان و فەرمانبەران و تەندروستی و هەموو ئەمانە داوایکی ڕەوا بوو مەفروزە لایەنە سیاسیەکانی ئەو ناوچەیەش داوای تەواویان مەسەلە پشتگیریتەوە یان جوابێکی حەقیقی بەنیان بەڕاستی ئەگەر بێت و لە ساڵی داهاتووە کە چەند ڕۆژێکی ماوە ئەگەر بێت و
داواکاری خواستی خۆپیشاندەران لە هەریەم و لە عێراق جێبەجێکرێت بیبی لە شتێکە بکرێتەوە بە جۆرە لە جۆرەکان لە شتتر بکردەوە چی بنمونەمە مەسەلە تۆ ئەو هەموو خەڵکت بێموچە کردووە لە ساڵێکا 4 موچە داوەتێ مەسەلە پارەی ئیسtisمارە نەنارۆ بەراو خەڵک بۆی کە موچە خۆریش نییە بتوانێت ئیش بدۆزێتەوە هەلیکات دروست بێتەوە و ئەوانە پەیوەندیدارە بە میزانیەوە کار ڕۆ بۆ ئیسtisمار کەواتە تۆ کە ئەمە نایتە پێش لەگەڵ حکوومەتی عێراقی بیر لەدەرەچێ بکەیتەوە بەڕاستیەوە دەسەڵاتی سیاسی و ئەوانەی ئاگان لە تاوی لە بەرهەمی کوردستان هەیە بیر لە سێشتی چی بکەنەوە بەڕاستی ناگرێت لە چاوەڕوانی بەڕاستی سەقفی چاوەڕوانی خەڵک خەریکاگاتە کۆتایی زۆر باشە بەڕێز حەسەن عەلی ببوورە ئەو کات دەنگت نەگەیشتە لای ئێمە بەڵام ویستم پرسیارەوە لێ بکەم یعنی چۆن ئارامی دەتوانرێت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش دەستەبەر بکرێت دەست خۆش بۆ جەنابەت بۆ میوانەکان سپاس دیارە ئەگەر ئێمە باس لە ئارامی ناوچە کوردستانەکانی دەرەوە بکەین پێویستە پێشەوە باس لە ئارامی کوردستان بکەین و یەکڕیزی و تەبایی هێزە سیاسەکانی کوردستان بکەین کە کار بکەن بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی خەڵکی کوردستان و کار بۆ بکەن کە هەموو ئەم گلەی و گازندانەی کە لە ڕابردووە بۆ هۆی خۆپیشاندانەکان بنبڕ بکرێن و چارەسەر بکرێن و شەفافتر بن لەگەڵ هاوڵاتیانی خۆیان بۆ ئەوەی کە لایانی کەم ئەو داهاتی کە لە کوردستان هەیە خەڵکی خۆی پێی بە بەستەحقاقی خۆی بگاوە مۆزەفینی کوردستان و پێشمەرگە و هێزی ئاسایشی کوردستان کە لە ڕابردووە بە خوێن دیفاعیان لە ناوچە دابڕاوەکان و خاکی کوردستانیش کردووە ئێستاکە گلەیان هەیە بە هاوشێوەی خەڵک و داوای مافی خۆیانەکەن ئەمە هەموو مافی ڕەوایە بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان بە کۆی گشتی کار بۆ ئەو بکەن کە حکوومەتێکی بەهێز کە جێگای متمانەی خەڵک بێ و بەهێزی کوردستان ئەبێتە هۆی بەهێزی و ئارامی لە ناوچە جێناکۆکانی کە پێوتری ناوچە کوردستانەکانی دەرەوە بەبێت تەبای و یەکڕیزی هێزە سیاسەکانی کوردستان و بەبێ ئارامی لە کوردستان و ببێ بوونی حکوومەتێکی بەهێز لە کوردستان ئارامی لەم ناوچانە نایەتە دی و بینی وشمانە لە ماوەکانی ڕابردوو بەهۆی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێم ناوچە کێشە لە سەرەکانیش زۆر جار ڕوبەڕووی کێشەی تعریب و کێشەی ئیداری و گۆڕانکاری لە فەرمانگەکان و لابردنی بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرەکانی کەرکووک و ناوچەکانی تریشکە ئەستەحقاقی خۆیان بوون هەموو لە لاوازی حکوومەتی هەرێم و بەهۆی ئەو بارودۆخانەی کە لە دوای ڕفراندۆم تێکەوتووە تا ئێستا حکوومەتی هەرێم وەکو پێویست نەیتوانیوە بێتەوە بە حکوومەتی هەرێمەکەی پێش ڕیفراندۆم بتوانێت داکۆچی لە خۆی و لە سەرجەم کوردستانەکانی دەرەوە بکە ئەمە وای کردووە کە خەڵک داوا بکات کە حکوومەتی هەرێم بەم شێوازە بەردەوام نەبێ و هەموو ئەوەی کە لە ڕابردووە کردوێتی تا ئێستا پێی بڵێن بەس بۆی کە هەڵەکان دووبارە نەبنەوە و کەم و کورتەکان بەم شێوازە ناڕوونەی کە هەیە درێژەی پێنەدرێ ئێمە زانین خەڵکی کوردستان خاوەنی ئیرادێکی پۆڵاینن چۆن لە ماوەکانی ڕابردوو شانیان داوەتە بەر قەیرانەکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و تەحملی پاشەکەوت و قەیران و کۆمەڵێک لێبڕینیان کردووە بەڵام ناکرێت حکوومەتی هەرێمیش لە ساڵێکە چەند موچەیەکی خەڵک بخوا و بێباکانە گوێنەداتێ و نەچێتە باری ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەگەڵ بەغداوە و ڕازگۆ نەبێ بەرامبەر بە بەغدا تاوەکو شایستە دارایەکانی خەڵکی کوردستان گاتە دەست خەڵکی کوردستان هەموو ئەمانەوای کردووە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ناوچە کوردستانەکانی دەرەوە و بەهێزی کوردستان بەهێزی ناوچە جێناکۆکانیشە بەڵێ هاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا وەک بەشێک لە ئارامی تەماشا دەکرێەوە بە تایبەت بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یاخود پرسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بابەتێکە لە دەرەوەی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدایە هەموو کێشەکان ڕەبتە بە ئەو ڕێکەوتنانی کە لە نێوانی هەرێمی کوردستان و بەغداکرێ و پێویست هەرێمی کوردستانیش ئەولەوێتی کارەکانی ناوچە جێناکۆکان هاوشانی پێداویستەکانی خەڵکی کوردستان و کێشەی بودجە و کێشەی ئیدارەدانی هاوبەش لەم ناوچانە بە دڵنیاییەوە ئارامی ئەم ناوچانە پەیوەندی بە ڕێکەوتنەوە هەیە کە لەگەڵ بەغدا و ئێمە بینیمان لە ماوەکانی ڕابردوو کۆمەڵێک شاند و کەسایەتی باڵا
لەسەر ئاسی سکرتێری حزبەکان وەکو هاوسەرۆکی یەکێتی سەردانی بەغدایان کردووە سەردانی دانە بەدانی حزبەکانیان کردو لەگەڵ کەسی یەکەمی لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیان کردووە کاراسانیان کردو بۆی کە وەفدی هەرێم سەردانی بەغدا بکاوە و چوونی ئەو وەفدە بۆ بەغدا بەرهەمدار بێ و بگەنە ڕێکەوتنێک بۆی کە ئەو بارودۆخە ناهەموارەی کە لە ڕابردووە هەبووە و ئێستا خەڵک هاتۆتە سەر شەقام بۆ ڕاگررتنی ئەو بارودۆخە و ئەمە بەرپرسیارەتێکی گەورە بووە لەسەر شانی سەرجەم لایەنە سیاسەکان بەڵام ڕەنگە هەندێک لایانی سیاسی وەکو پێویست نەچوێتە ژێر ئەو بەرپرسیارەتیە و هاوسەرۆکی یەکێتی سەردانی بەغدای کردووە و کۆمەڵێک دیداری لەگەڵ لایەنەکان و سەرۆکایەتی کۆمار و سەرۆکوەزیران و سەرۆکی پەرلەمان و بەشێک لە هێزە سیاسەکان کردووە بۆی کە ئەم بارودۆخە بگاتە بنبەست و چارەسەرێکی کۆتایی بۆ بدۆزنەوە بە ڕێکەوتنێکی کۆنکرێتی لەسەر بەشە بودجێ هەرێمی کوردستان و ئاساییکردنەوەی ئەم بارودۆخانەی کە لەم ناوچانەی ناوچە دابڕاوەکانیش هەیە بۆیە ئومێد دەکەین لە ماوەکانی داهاتوو دوای گەیشتنە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بارودۆخی ئەم ناوچانەی کە پێوتە ناوچە دابڕاوەکان بەرەو ئاسایی بوونەوەتر بڕواوە بە زۆر باشە بکرێ دوای ئەوەی کە ڕێکەوتن لەسەر بودجە و موچەی خەڵکی کوردستان هەر ئەم وەفدەی کە ئێستا کار لەسەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکانەکە ئەبێ ئەو لەوێتی ئەوە بێ کە خەڵکی ئەم ناوچەیە کە لەژێر مەترسی تەعریبە و کۆمەڵێک هێز و لایەن تموحیان کردوتە ئەم ناوچەیەوە لە ڕێگای کاتی جیاجیاوە هەوڵەدەن خەڵکی کورد بۆ خۆیان ڕابکێشن و لایەکتر خەڵک پەرتەوازە بکەن بینیمان لە ڕۆژەکانی ڕابردوو هێزێک دروستکراوە بە ناوی حەشدی کوردی کامل لە ئەسڵ و ئەساس و بنەمای نییە تەنها بۆ مەشغوڵکردنی خەڵکە و بە شێوازێکە کە خەڵکی کوردی ناومێ دەکات لەم ناوچانە بۆیە ئومێ دەکەم دوای ئەم مناوەرە سیاسی و سەردانانەی کە کراوە ئەم وەفدەش زۆر باشە دەچمە لای بەڕێز محەممەد ناوەندی ینی لە دەواازەی ڕاپەڕین هێزە سیاسیەکان هەماهەنگن بۆی کە پێکەوە ئارامی و ئاسایش بۆ ناوچە بگەڕێندێتەوە کاکە یوسف ببوورە منەمەوێ بە شێوەیەکی تر وەڵامی جەنابەت بدەمەوە لە ڕاستیدا خۆپیشاندانەکان پەیوەستنی بە هێزە سیاسیەکان بە کۆی گشتی ئەوەندەی خۆپیشاندانەکان ڕوئەدەن ئەوەندەی پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان کە هاوبەش و شەریکی حکوومەتن بەرپرسیارن لەوەی کە خۆپیشاندانەکان ئارام ببنەوە هێزەکانی تر ئەوەندە بەرپرسیارەتیان بەسەرشانەوە نییە لەبەرەوەی حکوومەت بەدەستی ئەو سێ هێزەوەیە و بەبێ گۆڕانکاری جەوهری لە شێوازی حکومڕانی و بەبێ چاکردنی موچە و ژیانی خەڵک بە دڵنیایی بەو شێوازە تەقلیدیەی کە خەڵک بێتە شەقام و بەهێز و بە پۆلیسی چالەکی مەدەنی و بە ئاسایش گەنجان و لاوان ببینەوە ماڵەوە بە هیچ جۆرێک ئەمە خۆپیشاندانەکان تەواو ناکات ئەبێ حکومڕانیەکە پێداچوونەوەی بنەڕەتی بە شێوازی بەڕێوەبردن با تۆ ببینە موچە نییە فەرمانبەران بێموچان و نەبوونی موچە گیرفانی گەنجان بەتاڵەکات و نەبوونی موچە بازار پەکەخات و نەبوونی موچە تەواوی کۆی گشتی جونگەکانی بەڕێوەبردنی ژیانی خەڵک ئەخاتە بارێکی ناموارەوە بۆیە بە دڵنیایی خۆپیشاندان ڕوو ئەدا ئەم خۆپیشاندانانش تەسنی فەکرێن هەموو خەڵکانی دێنە سەر شەقام هۆکاری جیاوازیان هەیە وەکو یەک نین هەیە ناوانی کە دێنە سەر شەقام برسین گیرفانیان بەتاڵە لە تاوی ژیانی خۆیان لە بەرامبەر بەرپرسیارەتیانە بەرەمە منداڵ و ئەولادەکانیان دێنە سەر شەقام ڕای خۆیان دەرەبڕن گروپی دیتریشیان هەیە ئەبینی هێزە سیاسیەکان حیزبە سیاسیەکان بە ئەجەندای شاراوایانەوێت لە ئێستانەوە بۆ هەڵبژانەکانی ئایندا خۆیان ئامادە بکەن و ئەم هەڵوێستە بە شەقام بفرۆشن کاوان داکۆچی لە مافی ڕەوایەوانەکەن و خەڵک کۆبکەنەوە لە دەوروبەری خۆیان و دەنگ بۆ خۆیان پێیا بکەن لە ناویشیاندا هەیە کەوتۆتە گەڕ بادرۆخەکە نازانێ بۆچی لەوەیە بۆیە هەموو ئەوانەی بەیەکەوە کە کۆ ئەبنەوە بە تەنها کاریگەری کە ڕاستە هێزە سیاسەکان کاریگەریان هەیە لەسەر ئارامکردنەوەی بارودۆخەکە بەڵام بە پلەی یەکەم یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان ئەبێ لە ناو حکوومەت هەوڵی جددی بدەن لە چاکردنی خەڵک لە پەیداکردنەوە جێڕانەوەی موچە لە ڕێککەوتن لەگەڵ بەغدا لە ئاساییکردنەوەی ژیانی دارایی و ئیداری خەڵک بەما ئەتوانێت شەقام هادی بێتەوە بێدەنگ بێتەوە و ژیان ئاسایی ببێتەوە بە دڵنیایی ببێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری بنەڕەتی بکات بە هیچ جۆرێک شەقام ئاسایی و ئارام نابێتەوە بەڵام پرسیارێکی تری جەوهری هەیە کە دەبووە ئێوە بەرنامەکەتان لەسەر ئەوە بێ بە باوەڕی من بۆچی چەقی قورسایی خۆپیشاندانەکان هاتوۆتە زۆنی سەوز لە کاتێکدا حکوومەت لە هەولێرە پەرلەمان لە هەولێرە دەزگاکانی زۆرترین دەزگاکانی حکومڕانی لە هەولێرن بەڵام چەقی قورسایی خۆپیشاندانەکان دێتە سلێمانی و ناوچەی گەرمیان و پشدەر و بتوێن و قەڵاتجە و ئەو شوێنانێتری کە پێڵن زۆنی سەوز ئەمە پرسیارە جەوهریەکە بوو
ئەوە لەوە دەست پێ بکەین و ئەوە باش و گفتوگۆی زیاتری لەسەر بکرابە کاکە یوسفجان. بەڵام زیاتر بابەتی خۆپیشاندان گواستنەوەی بۆ شار و شارۆچەکان زیاتر پەیوەندی بە سروشتی خەڵکەکە و شێوازی خۆپیشاندانەکەەوە هەیە نەک تەوەرەکەمە تەوەرەکە زیاتر قسە لەسەر دەستەبەرکردنی ئارامی ئەەکەین لە دوای کە خۆپیشاندان دروستیەکە. بەرز محەممەد بە هەر لای تۆ بم باس لە چارەسەری بنەڕەتی کرد مەبەست چێ لە چارەسەری بنەڕەتی ئانی ئەوانەی کە چارەسەرێکەگەر هەبێ وەکو ئازار شکێن تەماشا بکرێت ناتوانێت دۆخی پێ تێپەڕێنرێت. بە دڵنیایی بە ئازارشکێن واتە بە برنەوە ماڵەوەی خەڵک و بە تێپەڕبوونی چەند ڕۆژ و چەند کاتێک لە خۆپیشاندانەکان بەڵام چارەسەر نەکردنی هۆکارەکانی خۆپیشاندانەکان بە دڵنیایی خۆپیشاندانەکان دووبارە بنەوە هاوڵاتی کە دێتە شەقام کاکە یوسف بە دڵنیایی هۆکاری خۆی هەیە و ئەو هۆکارانە ئەبێ دراسە بکرێن حکومت بە پرسیارە لەوەی دراسی هاتنە سەرشەقامی هاوڵاتی بکات لەبەرەوەی هاوڵاتی بۆچی دێتە سەرشەقام ئایا بەبێ هۆکار هاوڵاتی دێت نەخێت هاوڵاتی هۆکارێکی خۆی دێتە سەرشەقام لە ئێستادا بە باوەڕی منە هۆکاری بنەڕەتی هاتنە سەرشەقامی هاوڵاتیان بە پلەی یەکەم نەبوونی موچەیە بێژیانیە بێگوزەرانیە بەتاڵی جیرفانە بە هەزاران لا ئێمە لە وڵاتە سوورێتەوە لەوانەیە بە تەنها 10,000 دینار و 5,000 دینار لە جیرفانی نەبێ دەی ئەولاوە دەیان و سەدان خەونی هەیە دەیان و سەدان و هەزاران مامۆستا فەرمانبەر لە وڵاتە ئێمە چاوەڕێی موچەی سەری مانگەکە لە 6 ڕۆژ موچەی بۆ نایە دەی 6 ڕۆژەکە کە موچەیەکی بۆ لێ بەشی نیوەی مانجی ناکە بەشی نیوەی ژیانی ناکە کرێچیە نەخۆشی هەیە مناڵی زیاتری هەیە مناڵەکەی خوێنێ ئەگەر پارە و دەستکەوتی نەبێ بۆ بەڕێوەبردنی ژیان و ماڵی خۆی بە دڵنیایە بێ ناڕزایی بەرامبەر چێ دەربڕێ بەرامبەر حکوومەت دەریە بڕێ ئەوەی گرفتە شێوازی دەربڕنی خۆپیشاندانەکان هەندێک جار بە ئاقارێت و نتیجیدا ئەبرێت هاوڵاتیان ئێمە وشاریان ئەبێ لەوە گەورەتر بێ زیاتر بێ لەوەی کەوا بە گۆڕین یاراستەی خۆپیشاندانەکان و بەگرتنەبەری توندوتیژی ناتوان ئامانجەکانیان بێنەدی بە پێچەوانەوە لە ئامانجە پیرۆزەکانیان دوورەکەونەوە و حکوومەت ناچاری هەندێک هەڵوێست و هەندێک ئیجراعاتەکەن کە پێویستە نەکرێت لە خۆپیشاندانەکان ئەوان خۆپیشاندەران لەوێ تێبگەن داواکردنی مافەکانیان ڕەوایە بەڵام بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی نەرمونیان بەڵێ جارێکی تریژ ئەڵێم حکوومەت بەبێت چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکان بەبێت چاکردنی ژیانی خەڵک بەبێ پەیداکردنەوەی موچە بەبێ دوای گەڕگەڕ بەبێەوەی بە دوای چارەسەری بنەڕەتیدا بگەڕێ بە دڵنیایی خۆپیشاندنەکان ئەگەر مانگ و دومانگ و سێمانجیش کۆتاییان پێوێ بەڵام جارێکی تر خۆپیشاندنەکان و خەڵک و هاوڵاتیان دێنەوە سەر شەقام و داوای هەمان مافەکەنەوە و جارشتر بێ حکوومەت و دەستگاکان ئەم نواسایش چاوەڕێ بکەن لە پەنا سێبەری خۆپیشاندنە ڕاستەقینەکان چەند گروپ و دەستەیەکی جێرەشێوێن دەستی تێبخەن و خۆپیشاندانەکان بە ئاقاری توندوتیژێدا ببەن بەو ئاقارەیدا بن کە نە خۆپیشاندەران مەبەستیانە بەوێدا بچێ و نە هاوڵاتیان و خەڵک و حکوومەتیش ئانێت بەو ئاقارەدا بچێ بۆیە مەسئولیەتی ئەخلاقی و ئینسانی و سیاسی لەسەرشانی هێزە سیاسەکانی هاوبەشی حکوومەتە چارەسەری بنەڕەتی کێشەی ژیانی خەڵک بکەن. زۆر باشە. بەڕێز دەلیل جەمال ڕۆژنامەنووس ینی یەکێتی و پارتی و گۆڕان ڕاستە لە حکوومەتنەوە وەکو بەرپرسی ئەبدۆخە تەماشا دەکرێن وە لە سلێمانی چاو لەسەر یەکێتیە هەم لە چارەسەری ئەم پرسە هەم لە هێورکردنەوەی ئەم دۆخە پرسیارەکەەوە ینی هەر دەبێ یەکێتی ئارامی ئاسایش دەسەبەرکە هێزەکانی دیکە هیچ بەرپرسیارەتیکان ناکەوێت ئەستۆ کاک یوسفجان جارە ئەگە بڕیارە خۆپیشاندانەکان هەر هاوڵاتیەک لە شار و شارۆچکەکەی خۆیەوە ڕوبەڕووی ئەو دام و دەستگایە یا پەیامەکەی خۆی بۆ ئەو وحدەی ئیداری شارەکە ئەبات بەڵام شتێک ڕاست بکەینەوە ینی لە بەتایبەتی لە ئێستا قسەمان لەسەر خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەردوو ئیدارە سەربەخۆکە و پارێزگای هەڵەبجەیە بەستە بەتەنا یەکێتی و گۆڕان بەشدار نین لەو سنوورە و بۆ معلوماتان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی خۆجێی سنووری یەکێتیا بەشدارن و بەشێکی کەمیشی لا یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەر بۆ معلوماتان بەشێکی زۆری جمگە هەسیارەکانی حکومڕانی خۆجێی لە سنووری سلێمانی و هەردوو ئیدارەکە و پارێزگای هەڵەبجە لای یەکێتی نییە دوو خاڵە سنووریەکان کە ئێستا کێشەیەکی گەورەی و باسی ئەوە ئەکرێت کە ئەبێت چاکسازی تیا بکرێت و داهات لەوێەوە بێتوانە لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لەبەرەوەی خەڵک
لەو سنوورانە کە ڕوبەڕووی حکوومەتە خۆجەیەکەی خۆیە بێتەوە بزات لەوێ یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی بەشداری حکوومەتی خۆجەیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانن. ئێمە بۆچی خەڵک لەوێ ڕووی زیاتری لە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوەی بە مێژوو باسمان کردووە کە مێژووی یەکێتی پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکە کە خەڵک هیوای لەسەر ئەڵەچنێت و دەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت عامیلی خێر بێت و دەتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان پارسەنگی هێز بەلای هاوڵاتیا بشکێنێتەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان قدرەت و مەهارەی ئەوەی هەیە بتوانێت هاوکێشەکە بە جۆرێک بێ هاوسەنگ بێت کە هاوڵاتی تێدا سوودمەند نەبێت. کاک یوسف ئێمە دەزانین هاوڵاتی کاری خۆی کردووە، هاوڵاتی بەڕاستی ئارامی ئارام بووە، هاوڵاتی دانیشتووە فەرمانبەر مەجالێکی زۆری داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بەلایەنە سیاسیەکان. ئەبێ ئێمە ئەمەمان لە بەرچاو بێ، ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ئەم مەجالە زۆرەی ئەم دانیشتنی خەڵک بێدەنگیەی خەڵک بەرامبەر بە حکوومەتەکە مەجالێکی زۆری داوە بۆ ئەوەی حکوومەت چاکسازیکە، مەجالێکی زۆری داوە بۆی حکوومەت بتوانێت لەگەڵ بەغدایە ڕێککەوتن کات و خەڵک برسی بووە، خەڵک مافی کە موچەیە بە چەندین مانگ وەری نەگرتووە، خەڵک قبوڵی پاشەکەوتی موچەی کرد، خەڵک قبوڵی لێبڕینی کرد و خەڵک قبوڵی کرد کە بە دوو مانگ جارێک موچە وەربگرێت، خەڵک قبوڵی ئەمانەی هەموو کردووە و ئەبێ بیرمان بێ هاوڵاتی و خۆپیشاندەریش لەگەڵەوە نییە ئەم هەرێم و قەوارەیە تێک بچێت و ئەمەی کاڵێم مەجای داوە ئەوە عامیلی ئەوەیە کە ئەم هاوڵاتی ئێمە لەگەڵەوەی حکوومەتی هەرێمی کوردستان باڵاتر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان کارتی فشاری زیاتر بێ بەرامبەر حکوومەتی بەغدا و هاوڵاتی ئێمە و فەرمانبەری ئێمە مەجای زۆری داوە بۆ ئەوەی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بارودۆخ و ئارامی کە لە هەرێمی کوردستان هەیە نەشێوێت و هاوڵاتی مەجالێکی زۆری داوە بۆەوەی دەستی دەرەکی نەبێتە ئەوەی کە لە نێوان خواستی هاوڵاتی داوای هاوڵاتی تێڵکێش بکرێت و ئەوانەی کە نیەتی خراپیان بەم قەوارە هەیە بە هەرێمی کوردستان هەیە و نیەتیانەوەیە کە بیشێوەنن هاوڵاتی مەجالێکی زۆری داوە ئەوەی ماوەتەوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر هاوڵاتیەکانی بەرامبەر بەم قەوارە بەدەستکەوتەکان ئەبێ ئەو ئەرکی بەرپرسیارەتە لە ئەستۆیان بێت و ئێمە گەشتونەتە خاڵێک ئەم خاڵە بەڕاستی هیچ مەجالێکی تیانە و دەبێت چاکسازی بکرێت و دەبێت ئێمە لەگەڵ بەغدایە ڕێبکەوین بۆ ئەوەی ئەڵێن کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەبێ ئێمەم کاسە پڕ بکەینەوە. ئەمەش یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوەی لە حکوومەتایە و یەکێتی نیشتیمانی کوردستان بەشێکی گەورە و پایەکی گرنگی هەم دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەمیش پایەیەکی گرنگی ئەم حکوومەتەیەوە لەو ڕۆژەوە دروست بووە تا بە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان شانی داوەتە بەرەم حکوومەتە زۆر جار ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری کابینەکانی کردبێت و گلەیی زۆری هەبوو بێت نەک گلەیی ڕەخنەی جدیشی هەبوو بێت لەوەی ئەو ڕێککەوتنەی کە کردوێتی لەگەڵ لایەنی بەرامبەر یا بۆ پێگەێنانی حکوومەت زۆر جار ڕێککەوتنەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی پێویست نەبووە و بە تایبەتی لەم قۆناغەژە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز دەلیلانی هێزەکانی دیکە بەرپرسیارەتی هەڵ ناگرن ئەزانی چۆنە کاتێ وەسعی هاوڵاتی خراپە ینی هەر خۆی عیبەیەکی زۆر گەورەیە لە ڕووی سیاسیەوە هێزی سیاسی خۆی تەریک بگرێت چونکە ئێمە کە باس لە حکومڕانی و باس لەوەکەین ئێمە کێشە و گرفتمانەیە لە حکومڕانیە خۆوە نییە بۆ تەنها لە کابینەی نۆیا بێت تا هێزێکی سیاسی بڵێ من بەشدار نیم لەم کابینەیە ئەم هێزە سیاسیانەی کە بەشێکی زۆریان و بجگە لە یەکێتی پارتی و بزوتنەوەی گۆڕانیش ئەمانە بەشداری ئەم حکوومەتە بوون بە پێی سەنگ و قورسایی دەنگدانی خۆیان
لە کابینەیەکی بەشدار بوون لە کابینەیەکا بەشدار نەبوون لە کابینە هەندە بەشدار بوون لەبەرەوەی خەڵک کاتێک کە پەیامەکەی بۆ هەموو هێزە سیاسیەکانە دەزانێ هەمویان من ناڵێم هەمویان بە هاوسەنگی بەڵام هەمویان بەشدارێکی خراپ بوون لە گەشتن بەم دۆخە لە حەبکەکە زۆر باشە بەڕێز حەسەن عەلی ئێمە پەیوەندیە سیاسیەکان لایەنە سیاسیەکان پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەمانە هەمووی تێک چووە و درۆیەکی گەورە لەگەڵ هاوڵاتیا دەکرێت و دەزانێت خەڵک لایەنە سیاسیەکان مزایدەیان بەسەرا دەکرێت زۆر باشە بەڕێز زەلیل ئەمێ سەرنجی بەڕێز حەسەن عەلیش بزانم لەسەر ئەو پرسە قوبەی پەرلەمان بەڕێز حەسەن یەکێکە لەوانەی کە ئاسڵ قسێکی خێریش بۆ هەوڵات بەڵێ بەڕێز حەسەن ینی بۆ ئەو پرسانەی کە پەیوەست بوو بە هێزە سیاسەکان ئەمێ لە تۆژ ئەوە بپرسم ینی لە پرسی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی هەرێمی کوردستان هەرچاو لە یەکێتیە یاخود هێزەکانی دیکەش جێ ئومێدی خەڵک ئەبن جارێ ماگەر خوێندنەوە بکەین بۆ سەرجەم هێز و سیاسیەکان و لە ماوەی ڕابردووە کار و چالاکییان و خزمەتیان بە خەڵکی کەرکووک و بە پرسی کەرکووک بۆمان دەرەکەوێت کامە لایەن زیاتر دڵسۆزانە و حەریس و بەردەوام بۆ لەسەرەوەی کە خزمەت بە خەڵکی کەرکووک و دۆزی ڕای کەرکووک و ناوچە دابڕاوەکان بکە وان لە میدیاکانەوە گەر تەماشا بکەین میدیای لایەنە سیاسەکان ئەومان بۆ ڕوو نەبێتەوە کامە لایەن کاری لەسەر تێکدانی بارودۆخی کەرکووک کردووە و خەڵکەکەی ڕاوناوە و خەڵکەی وا لێ کردووە کە بچێتە دەرەوەی ئەم شارە و کامە لایەن بە فعلی لە شارەکە ماوەتەوە ئەومان بۆ ڕوو نەبێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا مەڵبەندەکەی لە هەموو کاتە سەختەکان لێرە ماوەتەوە و پاڵپشتی خەڵکی کەرکووک بووە و خەڵکی کەرکووکیش چاوەڕوانی زیاترە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لاڵبژاردنەکانیش ئەوە دەرکەوت کە خەڵک چۆن پاڵپشت و پشتگیری لیستەکەی یەکێتی کرد و 6 ئەندامی کورد لەم شارە چۆتە بەغدا کا 6 ئەندامی پەرلەمانن و یەکێتی نیشتیمانی کوردستانن بۆیە ئەوەمان بۆ ڕوو نەبێتەوە کە هەموو چاوەکان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانن و داواکان لە یەکێتین و ڕەخنەکانش لە یەکێتیە بن لە حاڵەتێکە ئەگەر لە ئاسی داخوازی و متمانی خەڵکی ئەم ناوچانە بن بۆیە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر و بە شێوازێکی جیاوازتر کار بۆ ئاساییکردنەوەی بارودۆخە بکەوە خواستی خەڵک لەم ناوچەیە بەدی بێنێ چۆن لە ڕابردووە لەگەڵیان بووە لە ئێستا و داهاتووشە پێویستە هەوڵەکانی زیاتر سەرف بکاتەوە بۆ هەر ئەگەرێکە بۆ ڕوبەڕووی خەڵکی کەرکووک و ناوچەکانی ناوچە دابڕاوەکان بەگشتێ بێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پێناوەیە قوربانی داوە و پێویستە درێژە پێدەری هەمان ئەو ڕێبازی جەنابی مامجلال بێ کە کەرکووکی لە نزیکەوە پاراست و خەڵکی کەرکووکی بەڕاستی خزمەتێکی گەوری بەم شارە کرد و لە نزیکەوە سەردانیە کرد لە دوای جەنابی مامجلال ڕەنگە هیچ سەرۆک کۆمارێک بەقەت جەنابی مامجلال خەمی کەرکووکی نەوە بێ و سەردانی کەرکووکی نەکرد بێ بەڵام وەکو یەکێتی هەموو ئەمە مەهامی یەکێتیە کە داخوازی خەڵکی کەرکووک گوێی لێ بگرێ و کاریان لەسەر بکەوە زیاتر گرنگی بەم ناوچەیە بدا و بە شێوازێک بێ کە لەم بارودۆخە سەختی ئێستا هەیە بچێتە دەرەوە بۆی کە بەڕێز حەسەن لە قسەکانی پێشوو ئاماژت بەوە کرد بەو مەترسیانە کرد کە لە ئەنجامی نەبوونی ئارامی لە هەرێمی کوردستان لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دروست بووە با پرسیارەکە ئەوە بێ هانی ئەو نائارامی کە لە هەرێمی کوردستان هەیە کاریگەری لەسەر پرسی کورد لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دروست کردووە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەرکووک و ناوچە کوردستانەکان دروست کردووە ئێمە زانین بوونی نائارامی لە کوردستان واکات کە حکوومەتی هەرێم و هێزە سیاسەکان نەپەژێنە سەر کەرکووک و هەمویان مەشغوڵی خۆیان بن و کار بۆ ئاساییکردنەوەی ناوماڵی خۆیان بکەن بەڵام بوونی ئارامی و بوونی یەکڕێزی و بوونی تەبایی وبوونی حکوومەتێکی بەهێز لە هەرێمی کوردستان کاردانەوەی ڕاستەوخۆیە بێ لەسەر بارودۆخی ئەم ناوچەیە کە کەرکووک و ناوچە دابڕاوەکانەکات ئێمە چاوەڕوانی زیاترمان لە حکوومەتی هەرێمە کرد و بەداخەوە لە ڕابردووە ئەستحقاقێکی گەوری وەکو پارێزگاری کەرکووک بەهۆی
ناتەبایی و بەهۆی نابەرپرسیارەتی هەندێک لایانی سیاسی لە دەست کورتچووە و ئەمەش کاریگەری خراپی لەسەر بارودۆخی ئێستا هەبووە و ئەو وای کردووە کە ئەم بارودۆخە کاریگەری لەسەرمان هەبێ. بۆیە ئەم ناوچە دابڕاوانە پێویستی بە یەکڕێزی هەیە و پێویستی بە تەبایی هەیە و پێویستی بە فشار هەیە لەسەر بەغدا بۆ ئاساییکردنەوە. ئێمە بە پێی مادەی 140 دەستوری عێراقی ئەوە ڕوون و ئاشکرایە کە ئەم ناوچانە هەتاوەکو یەک لای بوونەوەی مەسیری و ڕاپرسیکردن لەسەر ئەم ناوچانە پێویستە بە ئیدارەدانێکی هاوبەش ئیدارە درێ. بەڵام هەندێک هێز و لایانی سیاسی بە بیانووی جیاجا چوونەتە دەرەوەی شارەکە و کار لەسەر ئەوەکەن کە ئەم بارودۆخە بەم شێوازە درێژە بکێشێ و تەنها ئەوەی کە کردویان لە چوارچێوەی مزایەداتی سیاسی بووە و هیچ هەنگاوێکیان لەسەر ئەرزی واقع نەناوە و خەڵکی کەرکووکیش زۆر لە مەنیگەرانن و بارودۆخەکە بەڕوونی تاسیر و کاریگەری هەبوو بۆ عەرەب هەوڵی تعریبەدا و بارودۆخی جوتیاران لە باش نییە و فەرمانبەران و پلەدارانی ناو کەرکووک بە هەمان شێوە. بۆیە پێویستە ئارامی بۆ کوردستان بگەڕێتەوە و حکوومەتێکی بەهێز بۆی کە دواتر لایەنی کەم کاریگەری لەسەر ئێرەشە بێ و بارودۆخی ئەم ناوچانی ئێرەش ئارام بێتەوە و بارودۆخی ئەم ناوچە دابڕاوانە بەرەو ئاساییتر بچێ بە شێوازێک بێ کە ژیان تای ئاسایی بێتەوە و هاوڵاتی کورد لەو دڵە ڕاوچەیە کە لە ڕابردووە هەیبووە کۆتایی پێبێ و ئەم دەستە ئەهێنانەی کە خەڵکێکی زۆر و عەربێکی زۆر هێننێرە لە ڕێگەی پارێزگاری بۆ وەکالەت و هێزەکانی جیاجای عەرەبیەوە ئەم فشارە گەورەیە لەسەر کورد ڕابگیرێ و جوتیارانی کورد شوویەک بدەن. زۆر باشە بەڕێز حەسەن هەمیشە لە ڕاکەڕاک و دەربەدەری بەرنامەکەم کۆتایی دێت ئەمێ دوایین سەرنجی بەرنامەکە لە بەڕێز سابیر بپرسم. ئەنی ئەو هۆکارانی کە خۆپیشاندان هەیان بوو کە خۆپیشاندان بکەن ئەگەر جێبەجێ نەکرێت جارێکی دیکە خۆپیشاندان ڕوودەداتەوە و ئەو پشێوی کە دروست بوو لە ڕابردوودا جارێکی تر سەر هەڵداتەوە. لە کۆتایە منەمێ بڵێم هیوادارم دەسەڵاتی کوردی گەشتێتە و قەناعە یاخود ئەو پێیان و مەسەی پێگەشت بێ کە دوو اختیار لەبەر دەمیانە ئەبێکیان هەڵبژێرە یەکەمیان یاخود بتوانێت موچە و میزانێ و داهاتی خەڵکی کوردستان دابین بکات و خۆی ژیان و گوزەرانی خەڵکی باش بکە یانە بێ بڕوا لە بەغای ڕێکەوتنێکی کۆنکرێتی جێگیری سابتی دوورمەودا لە دەستور و یاسای عراقی جێبگاتەوە. چونکە ئەم جارە لە یاسای پێدانی قەرز لە پەرلەمانی عراقی بۆمان دەرکەوت کە سەرجەم پەرلەمان تاران لە عێراق و لە ئەنساسەکانی عێراق متمانیان بە دەسەڵاتی کوردی نییە بۆ ئەوی داهاتی هەم ئەوان دەسەڵاتیان نیە و هەم خەڵکی کوردستانیش بێ متمانای دروست بە کەواتە دەسەڵاتی کوردی ناتوانێت درێژە بدات بە هەم ئەو بەدگومانی یاخود ئەو نەبوونی متمانەیە بە عێراقیەکان و هەمیش لە لای هاوڵاتیانی خۆمان ئێستا دەسەڵاتی کە متمانی لێ دەزاوە هەم لای هەموڵاتیانی هەرێمی کوردستان هەم لای لایەنەساسەکانی عێراق و پەرلەمانتانی عێراق کەواتە ئەبێ یەکێ لەو اختیارانە هەڵبژێرێ بۆ ئەوەی ئارامەیەکی دوورمەودای جێگیری سابت بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە. کەواتە دڵنیاتانەکەم ئەگەر بێت و ئەم دوو اختیارە لە ساڵیدا تازای لە ساڵی داهاتوە لەوە تا ساڵی 2020 جێبەجێ نەکرێت بێگومان خۆپیشاندان دەست پێکاتەوە و دیسانەوە ئومێدم وایە ئەم خۆپیشاندانە دەست پێ نکاتەوە حکومەتی دەسەڵاتی کوردی بتوانێت ئەمە چارەسەرکە بەو دوو اختیارە بەڵام ئەگەر دەست پێ بکاتەوە کە ئومێدم وایە قەت دەست پێ نکاتەوە من دڵنیام خەڵکە چێتە بەردەمی ئەنجومەنی وەزیران و ئەو شوێنەی کە مەفروزە داواکاریە بەردەمی ئەنجومەنی وەزیران چێتە بەردەمی پەرلەمان لە قەزا و ناحیە چی دەسەکەوێت و هیوادارم ئەمە دووبارە نەبێتەوە دەسەڵاتی کوردی بتوانێت ئەمە چارەسەکە کە اختیارەکە لە بەردەمیانە ئەگەر نێتێکی باش و پاک هەبێ بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان و باشکردنی ژیانی خەڵک. بەڕێز سابیر عومەر چاودێری سیاسی سواس کە لە ستودیۆ لەگەڵمدا بووی. بەڕێز دەلیل جەمال ڕۆژنامەنووس سواس بۆ تۆ کە لە هەولێر و لەگەڵماندا بووی. بەڕێز محەممەد ناوەندی چاودێری سیاسی سواس بۆ تۆ کە لە ڕانیەوە لەگەڵماندا بووی. هەروە بەڕێز حەسەن عەلی چاودێری سیاسی سواس بۆ تۆش کە لە کەرکووکەوە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.